پرۆژەی ئەرشیڤکردنی جینۆسایدی کوردە تایبەتە بە کۆکردنەوەی بەڵگە و دۆکۆمنت لەسەر جینۆسایدی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە. پرۆژەکە ساڵ و نیوێکە دەستی پێکردووە و لە چوارچەوەی ماڵپەڕێکدا زانیاریەکان جێگیر دەکرێن. داتاکان خۆی بینێتەوە لە هەر شەهیدێک لەکوێ شەهید بووە، شوێنەکەی، تەمەنی چەند بووە، ڕەگەزی چی بووە، پیشەکەی چی بووە لەو کاتێک کە شەهید بووە. ئەمانە هەموو چێتە چوارچێوە ئەو داتایەوە و ئێمە لە ڕاستیان لەڵێ خوێندکارەکانی بەشی مێژووەوە نزیکەی 2 ساڵە توێژینەوەی دەرچوونی خوێندکارەکان بریتە لە مقابلەی شایەت حاڵەکان. ئەمانەش هەموو ئەبنە ئەرشیڤ و دوکۆمنت و لەو وێبسایتەیە داغڵەکرێن کە ئەمەش دەستکەوتێکی گەورەیە بۆ هەم زانکۆی هەڵەبجە هەم هەڵەبجە هەم کەیسی جینۆسایدی هەڵەبجە بۆ ناوخۆ و بۆ ناساندی لە دەرەوەش. پرۆژەکە تا ئێستا بەردەوامە و لە ماڵپەڕێکی تایبەتدا زانیاری و ڤیدۆی نوێی ساتی کیمەبارانەکەی هەڵەبجە دوکومنت کراوە. لە سەراست هێرمی کوردستان و عێراق و ئێران و وڵاتانی دیکە کار دەکرێت بۆ زیاتر دەوڵەمەندکردنی پرۆژەکە. بەمانە مەرشیفە هەر بە شێوەیەکی گشتی لە سایتێک پێک هاتووە کە هەوڵین دەستمان پێ کردووە سەرجەمە و زانیاریانەی پێیوەستە بە کیمەبارانی هەڵەبجەوە چی لە ناوخۆ بێ یاخود ئەوانە بێ کە ڕاستەوخۆ ڕووداوەکەیان بەسەر هاتووە یاخود لە ئەرشیفی دەرەوە و شوێنەکانی ترەوە بێ یان حکووماتی دەرەوە هەموو ئەرشیفە کۆ بکەینەوە لە سایتێکە بۆ ئەوەی زۆرترین سوود بە ئەکادیمیانی بوارەکە بگەین. پرۆژەکە بە یەکەمین کاری ئەرشیڤکردنی دیجیتاڵی جینۆسایدی کووردا دەنرێت و لە 12 بواردا زانیاری و دۆکۆمنت کۆ دەکاتەوە. تا ئێستا 250 چاپێکەوتن لەگەڵ شایەت حاڵ و ڕزگاربووانی تاوانی کیمیایی باران ئەنجام درراوە. تا ئێستاش 3600 لاپەڕە تەنیا لەسەر کەیسی کیمیایی باران نووسراوە و داغڵی ماڵپەڕەکە کراوە. ئەوە جگە لە ناوی تەواوی شەهیدانی کیمیایی بارانەکە و زانیاری تەواو لەسەر تەمەن و شوێنی شەهید بوونیان. لە چوارچێوەی سایتێکی زانستی و ئەکادیمیا کۆمان کردوێتەوە و جگە لەمە ئێمە ئیتیساڵ و پەیوەندیمان لەگەڵ هەندێک لە وڵاتانی دەروی وڵات بەستووە وەکو ئێران وەکو کۆمەڵی وڵاتانی دیکە کە زۆربەی ئەو داتا و زانیارانی کە لەسەر ئەرشیفی جینۆسایدی کیمەبارانی هەڵەبجە هەن کە لە کاتی جینۆسایدەکە ڕوویە و لە کاتی کیمەبارەکان لەوێ هەن و دەستمان کەوتون و لە ئێستادا کار لەسەر ئەوە ئەکەین کە پەرەی زیاتر بە بواری لیژنەکەمان بین. پرۆژەی ئەرشیڤکردنی دیجیتاڵی لە ڕێگەی لیژنەیەکی 9 کەسیەوە سەرپەرشتی دەکرێت کە تەواویان مامۆستای زانکۆن. ماڵپەڕەکەش بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی و فارسی زانیاریەکان بڵاو دەکاتەوە. ئامانجی پرۆژەکەش پاراستن و هەڵگرتنی سەرجەم بەڵگەنامە و دۆکۆمنتەکانە پەیوەست بە جینۆسایدی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.